14 ساڵە هەیە 14 ساڵە طبعاً بەلای منەوە تەسیری زۆری هەیە ئەمە و ممکنە ئەنجامیشی هەبێ ئەگەر کورد بزانێ لە ڕووی دیپلۆماسی لە ڕووی سیاسی بەکاری بێنێ چونکە زۆر جار کورد شەڕی کردووە لە شەڕا باش بووە پێشکەوتوو ژوورنی زۆر سپرزە کردووە بەڵام لە پاشە نەیتوانی دەستکەوتەکە لێ وەرگێ سوودی خۆمان لە عێراق و تەجوبانەمان هەیە لەو بارەوە بەڵام لە لای کەوتۆ سوودی ئیمکانی زیاتر لە ئێمە زیاترە بۆ ئەوەی ممکن نەتیجە بۆچی ئەوەڵەن گەورەترین ژمارەی کورد لە کوردستانی باکوورە کوردستانی تورکیا ئەمە یەک گەورەترین ناوچەیە دووەمین تورکیا دائیمە ئەوێ بێ بە عضو لە ئەوروپا خۆی بێ بە ئەندام بۆ لەو مەشاکلیان زۆر لەگە ئەوروپا لەبەرەوەی بێ بە ئەندام کراوەترە لە وڵاتەکان حیزبی تایە و شدە نووسن و جەریدەی هەیە و شتی هەیە و زیندانە مافی مرۆڤ چ نەیبینێنی قسە ئەکرێ قسە دەرەچێ شەڕێگە بێ خۆیان باسیەکەن و بڵاو بێتەوە لەبەرەوە ممکنە تۆ بەهۆی ئەوروپاوە بەهۆی عالمی دەرەوە زەخت زۆر لە تورکیا بکەینەوە لەگە عێراق هیچ زەختێ ناکرێت لەسەر ئێران زەخت ناکرێت لەسەر سووریان ئەو دەوڵەتانەی کە ئەوە هێنین هەزاران ئەو ئەنفال ئێمە تا ئێستا 8,000 بەرزانیش زیندە بەچاڵ کراون لە عێراق سەر نازانین خەڵک قەبریان لەگوێ دڵنیام لە تورکیا ناتوانانی وا 2,000 قەیتە قەبر و کەس نەزانێت هیچ بێت 4 سەحوفیە شتێکە بینێت هەر سەحوفی تورک ئەچنەی کۆڵنەوە یعنی مەجال هەیە مەلای منەوە و من دڵنیام ڕۆژێ لە ڕۆژان تورکیا ناتوانێت لەسەر سیاسەتە بەردەوام بێ ئێستا لە ناو تورکیا لە ناو خەڵقە مەدەنیەکان وەزیرەکان ڕئیس وزەرایان خەڵقی تریان ئەوساتی مەدەنیان زۆریان هەیە لەگەڵ جێش لەگەڵ لەشکری تورکیا نین یعنی کە ئەو شەڕە هەروە بەردەوام بێ زۆر تورکەیە گەیشتەوە قەناعەتەر با بە فایدەی نییە ئەو شەڕە ممکنە حەز بکات لە ناو بچی خل لەسەر تورکیا زۆر ئێستا مەسعود یەڵماز بۆ هەر شوێنێ چووە لە سەفەرەکانی خۆی لە هەموو دەوڵەتی پیان وتووە بێت تۆ حقوق مافی قەزی کورد بە ئاشتی هەلکەی و بۆ هەر شوێنێ چێ بۆی باسەکەن لە کۆنگرێسی ئەمریکا نەتبێت 156 کەس ئیمزای عەریزەی جان کردو بۆ کلینتن کە لێلاسانە بەربێ وردە زیادە بێ بێ بە 200 300 تەسیریە لەبەرەوە بەلای منەوە تورکیا ناتوانێت سەر سیاست بەردەوام بۆ تەنها ڕێگەی ئەوەیە کە ڕۆژێ لە ڕۆژان ئەو کێشەیە بە ئاشتی هەلکە بەڵام گرنگ ئەوەی ئەو کاتە کوردیش خۆی سەرکردایەتی کوردیش لەوێ خۆی بتوانێت سوودی سیاسی و دیپلۆماسی لە وەرگێ و هەڵەی سیاسی وانەکە کە هەموو ئەو قوربانیانی داوێتی لە کیسی بچە وەکو ئێمە لە کوردستانی لایەکی ترەوە من ئەبێ ئەوەش تێبگایانی زۆر خۆشببینیش نەبێ ئێستا ئەوروپا تورکیا قوڵ ناکە لەبەر ئێمە نییە بەش تۆزێ تێبگەین لەبەر ئەوەیە کە دەوڵەتی ئیسلامی 7 ملیۆنە 7 ملیۆن ئیسلام ناکەنە شەریک لە ئەوروپا بچێ نیوەی شتەکانیان بۆ خۆی هێمکە ئەوە سەبان باسی ئەوە ناکەن من ڕێی من ئەوە سەبێکی ڕئیسیە خۆیانێکی شاراوەیە بەڕێی شاراوەیە و زۆر کەس باسیەکە لە معلق خوێن تاسی زۆرە بەڵام طبیعی بێژگەلەوە باسی وەزعی ئابوووریە پەکەکانە و تێرۆریست فەرمو لەو بەینا محکەمەی فیدراڵی ئەڵمانی و خۆتان لە تەلەڤیزیۆن باستان کرد تەفسیلاتی شێزانی بریاریان داوتیان ئێمە لە 95 ئەتیباری ناکەین مەسەلەن ئەم شتانە هەمووی بەرەو خراپتر ناڕەوە بەرەو چاکترەوە ئیتر ئەوەیە کورد دەگەر بتوانێت ڕێک و پێک بێ و یەک بێ و مەشاکیلی نەبێ مەسەن پەکەکە لە کوردستانی خوار و مەشغوڵی شەڕ نەبێ و بۆ خۆی لە منطقەی خۆی هین بێ و حملەی دیپلۆماسی بەهێز بێ و حملەی سیاسی بەهێز بێ و لەگەڵ کوردی کاوکاری بکە و من دڵنیام نەتیجەی باشترە بێ لە ئەوزاعی لای ئێمە ڕۆژ ینی ئامال زیاترە کە ببێ ئەوە بەڵام ئیتر تەبعانە بێ لە ئەمریکا شەڵی بۆ بدەی لە ئەوروپا شەڵی بۆ بدەی ئیشی ئەوێ نەفەسی درێژی وەقتی بێ بەڵام ئینسان خۆشببینە کە ئەنجامێکی هەبێ و ئێمەش سوودی لێوەرگین هەموو کورد سوودی لێوەرگین دکتۆر باسی لێلا زاناو کرد تۆ لێلا زانای کورد و حەنان عەشراوی فەڵەستینی چۆن بەراورد دەکەی ینی هیچ خاڵی لێکچوون هەیە لە نێوانانە وەڵام لێلا زانە ئەناسینەوە شخصی چەندین جار دیومە و کە نائب بوو لە پەرلەمان لە کوردستانیش دیومەتەوان حەنان عەشراوی لە دوور و لە ئەخبار و شتادین هەزانێ ناتوانم مقارنەیەکی وا بکەم بەڕاستی وەلەو ئەویش ممکنە بۆ میلەتی خۆی خەریک بێت بەڵام ناتوانم بە دەقیقی هینی بکەم بەزەوە نازانم لێلا زانا تێکۆشەرێکی کوردی زۆر ئاشکرایە و دیارە و زۆر لەگەڵ میلەتی خۆیەتی بە هەموو نەوەیە و ئامادەی هەموو شتێک کا تەسحێژ بدا بۆ میلەتی خۆی و جێی شانازیە من کەسێ ڕێزی لێ پرسیارەکەم لەو بۆچوونەوە بوو کە ئیسرائیل بەر لەوەی لەگەڵ
ڕێکخراوی ڕزگاری خوازی فەڵەستینە بکەوێتە گفتوگۆ لەگەڵ جەماعەتێک کەسی مەدەنیە سڤیلە گفتوگۆیە کرد یەکێک لەوانە لەیلازانە ببورە حەنان ئەشرایی بوو لە تورکیاش ئێستا بۆچوونێکی وا هەیە شیکردنەوەیکی وا هەیە کە ئەمریکا وەکو ئەزانن هەوڵەدات داواشان لە تورکیا کردووە بە ڕێگای خۆیان کە لەیلازانە ئازاد بکرێەوە بەکردەوەش بەڕاردرا کە لەیلازانە ئازاد بکرێ بەڵام وتی من نامەوێت تاکە کەسی ئازاد بم من پەیوەستە بە ئازادی میلەتەکەمەوە بۆچوونێکی وا هەیە کە لەیلازانە بێتە دەرەوە ببێتە سەمبولێک بۆ کێشەی کورد لە کوردستانی سەروا و بتوانڕێ پرسیارەکەم لەو ڕۆ هات نازانم هیچ بۆچوونەکەی لەوبارەیە بەڵێ من بیستومەتەوە ئەو شتانم بیستوەش باندی ئەو سات خەریکن ئاگام لێو کە چۆنتە ئەنقەرەش و هاتوونەتەوە ینی بەعزێ ئەو سات هەیە بەڵام لێرە تەمانە بێ وریابین دوو ڕێگە هیچ عادەتەن ئەو شتانە ئەکەن بیانە دروستکەن پەیوەندی لەگەڵ ئەم کورد و کورد بکەن بە دژی ئەو بزوتنەوەی کە ئێستا هەیە لە کوردستان کە پەکەکە سەرپەرشتیەکە و ئەو شۆڕشەی کە ئێستا هەیە ئەوە بۆ تێکدانی ینی بۆ دروستکردنی دووشتە تەوان لەو بارەوە و دڵنیام خەڵکی وەکو لەیلازانە تێگەیشتون بۆیە ناوێ بە خێری ئەمە ئەو بێتە دەرەوە ئەڵێ تاکی دەکا کە من لەگە میلەتی خۆمم چونکە ئەوی ئێوێ گفتوگۆ بکە یە زەلامێ لەسرم بێتە دەرێ لەگە ئەو ناتوانێت گفتوێنی ئەوە ئەگەر مقدمە بێ بۆ شتێکی گەورەتر قەیناکە بە موافقەی